کاتژمێر هەژدا لێرە کۆتایی هات هاوکارانم لە پێشانگای نێودەوڵەتی هایتێکس کە ئەمڕۆ سێمین ڕۆژە کارەکانی بەڕێوە دەچێت لەگەڵتان بەردەوام دەبن ڕەشا بارزانمان لەگەڵ دەبێت ئێوارەتان باش ماندوو نەبن دەستان خۆش بێ بۆ ئەو کارانەتان فەرموو بزانین ئەمڕۆ چیمان پێشکەشەکەن. دەم باش ژینەوە دەم باش بینەرن هێژایەن کوردستان 24 لە هەرجەهەکی هون لێبن ئەم لە ناوە پێشانگا هایتێکسە ناودەوڵەتی یا تایبەت بە تەکنۆلۆژیای حتا نهاژی ئەم بەردەوامن ئیرۆ ڕۆژە سێەمە سبەت بەکۆ ڕۆژە داویبە وەکو هون دبینن دەنگە کامەزنە کە لە جانە کامەزن لەڤر هەیە خەلک هەردێتن دخوازن بیرۆکە شیانên گەنجên Kurda bişopînin ji nêzik be helbet wê mêvanê min jî hebin di çarçova bername hashtag de nihazê ji mêvana xwe ya yekemîn dest pê bikim ew jî xanim Rêvan Bezzaz rêvebera domeyna KRD fermangeha teknolojiyayê zanyarî tu gelek bi xêr hatiyî ji bo î bernameya hashtag bila em ji fermangeha teknolojiyayê zanyarî dest pê bikin rola we li vê pêşangehê çi ye؟ ئێمە وەکو فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری بە هاوبەشی لەگەڵ وەزارەتەکان نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەوەی لە نزیکەوە خەڵک ئاشنا بکەین بەو هەنگاوانەی هەتاوەکو ئێستا حکوومەت کردوویەتی بۆ بە ئەلکترۆنیکردنی خزمەتەکانی حکوومەت لێرە خەڵکێکی زۆر ئامادە بووە ئەمە بۆیان باسەکەین چی کراوە هەتاوەکو ئێستا و حکوومەت بە تەمای چییە بیکاتن پلانی حکوومەت چیە لەو چەند ساڵەی داهاتوو ئەوە هەدەفی ئەساسی ئێمەیە ئێمە لە ئێستادا وەکو فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری ژێرخانی تەکنۆلۆژیا و بە دیجیتالکردنی حکوومەت سێربزەکانی حکوومەت تەواو بووە دەستمان پێکردووە بە دروستکردنی چەندین سیستەمی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان لە هەمان کاتدا چەندین سیستەمی تریشمان دروست کردووە کە بۆ حکوومەتە خۆی ئەمێ بێ سەر سیستەمی خزمەتگوزاری هاوڵاتیان بچێکی بەحساوێژ مەڕە بکە ئەو چیە؟ چەندین خزمەتگوزاری هەیە بۆ هاوڵاتیان بە ئەلکترۆنیک کراوە بۆ نمونە هەر ئەمڕۆ لەو پێشانگایە ئەگەر خەڵک بتوانین سەردانی بوتەکەی حکوومەت بکاتن سیستەمی سکاڵای هاوڵاتیان بە شێوازی ئەلکترۆنی لێرە نمایش دەکرێتن و خەڵک ئاشنا دەبێتن سیستەمێکە کە هەر هاوڵاتێک لە هەر شوێنێک لە کوردستان سکاڵایەکی هەبیتن لەسەر هەر دام و دەستگایەکی حکوومەت دەتوانانی بە شێوازی ئەلکترۆنی سکاڵاکەی خۆی تۆرما بکە پاشانش متابعی بکاتن بزانین سکاڵاکەی گەیشتیتە چەندەرێ هەتاوەکو دەگاتە حەلی کە هەموو لایەکی رازی دەکاتن ئەو سیستەمە لێرە مەوجودە و لە نهایەتی مانجی هەفت ئینشاءڵڵا دەتوانیتن هەموو هاوڵاتیەک لە بە شێوازی ئۆنلاین سودمەند بیتن و بەکاری بێنیتن زۆر باشە سیستەما داراییە حکوومەتێ وەک تێگوتن هابووە ئۆنلاین ئەگەر بچێکی بەحسایە بکەش بۆی تەماشەبانە سیستەمی بەڕێوەبردننی دارایی حکوومەتی کوردستانی یەکێکە لە هەرە سیستەمە گرنگەکانی حکوومەت ئەو سیستەمە بەڕێوەبردننی دارایی حکوومەتی کوردستان دەکاتن تاوەکو ئێستا کە ئەو سیستەمە تەوان لە ئیشە حالیان دەست پێکراوە لە 1100 وحدەی حسابی 800 وحدەی حسابی بەشدارە ئیش دەکاتن پێی بەو 134 ملیۆن دینار پارە گەڕاوەتە بۆ خەزینەی حکوومەت ئەو سیستەمە بەرچاوڕۆنیەکی گەورە دەداتە حکوومەت و کاربەدەستان کە چۆنیەتی خەرجیەتی پارە دەکرێت لە ناو حکوومەت شەفافیت پیشان دەدا وەرەقە کەم دەکاتن پرۆسسینگ تایم ئەو وەختێک کە هەر داواکاریەکی خەرجی دەیبرد پێشتر ئێستا نیوە کراوە زۆر کەمتر بووە هەموو ئەو سیستەمە لە بواری حکوومەت بۆ حکوومەتە گەڤەرمنت تو گەڤەرمنتە بەڵام لێرە مەوجودە لێرە نمایش دەکرێتن خەڵک دەتوانی ببینیتن چونکە ئەوە خطوەتی زۆر گرنگە هەنگاوەکی گرنگە لە بۆ بە دیجیتالکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و هەنگاوەکی چاکسازی زۆر گرنگە ئەمە پێمان باش بوو خەڵک بزانیتن کە حکوومەت چی دەکاتن هەتاوەکو ئێستا و چی کردووە بە واقعی گەلک باشە دیجیتال ئایدین هەڵ چ قوناغەکێدا دیجیتال ئایدی یەک لە هەرە گرنگترین پرۆژەکانە کە هەر هاوڵاتێک یونیک دیجیتال نمبەری هەبیتن پرسنال نمبەر ئەو نمبەرە ئەو ڕقم ئەو ژمارەیە دووبارە نابتەوە هەر کەسێک لە ڕێگەی ئەو ژمارەیە دەتوانیتن هەموو خزمەتگوزاریەکانی حکوومەت بەکاربینێتن تاوەکو ئێستا ئەوانی ئەو کەسانێک کە پرۆسەی بایۆمەتریان تۆمارکرانە لە پرۆسەی بایۆمەتری یونیک ئایدی نمبەری خۆیان هەیە لە داهاتوو هەموو هاوڵاتیەک دەیبێت گەلەک سپاس رێوان بەزاست و میێوانم بوو سپاس بووی وجوداتە